هاوڕێیان جەژنتان پیرۆز بێت بە هیوان هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بیت کە من لێرە ئەوەش بڵێم ڕەخنەیەک لە هەندێک هاوڕێ هەن کە ئاتیستن دژن بەڵام دەبێ ئێمە ڕێز بگری یعنی هەموو میلەتێک کۆمەڵێک جەژن تایبەت بەخۆی هەیە ئەو جەژنانە خۆشی شادی گیانی برایەتی گیانی لێبوردەیی بەهێز دەکەیتە دەبێت پەرەی پێ بدرێتن و خۆشیێک دەخاتە ناو کۆمەلگا بۆیە پێویست ناکە کەس شاتی ئەو جەژنانە بکە بەڕاستی من لە ناخی دڵەوە پیرۆزبایی یەک پێچ هەموو ئەو هاوڕێیانە دەکەم مسلمانە یان خۆشێک لەو ڕۆژ و جەژنانە لە ئیمەسیحیەکانە مسلمانەکانش دەبی بە هەماشەوە مادام سەدا ملیۆن ئینسان هەیە خۆشی و شادی و گیانی لێبوردەیی و پێکەوە ژیان لە کریسپیسەکان دەکە دەبێت پیرۆزباییان لێ بکرێتن ئەو شتانەی قێزەوەنە ئەوە نێگەتیفە ئەوە شتێکی خراپ ڕێداتن ئەو کۆمەلگا لە هەر نەتوێک بێ گفتوگۆی لەسەر بکرێ ڕەخنەی لێ بگیرێ هاوڕێ من لەو ئەوەی دەمە یەک سەرنج بدەم مەرچەندە باشتر بوو لەو یەک دوو ڕۆژەی زووتر کەمە گفتوگۆمان لەسەر بکرد باچکو ئەگەر دەخێزان تەرک بکەن لەو جەژنەیە بۆ ئێمە باشە پۆزەتیفە وەکو ئەوەیە هەمومان لە مناڵی بنەماڵەکانمان ئەچوون کە مناڵ بووین مەڕێکیان ئەکڕی بەرخ بزن کار ئیلە ئاخیری دەیان هێناوە ماڵەوە ڕۆژی پێشتر تێرگەمەمان لەگە دەکرد جامان دەدایە خۆشیمان لێ دێت لە ڕۆژی پاشتر ئەو بچووکە لە بەرچاوی هەمومان ئەو قەسابە دەهات ئاوانیە چەقۆکەی دەچوان ئەو یەک بەخۆی دنیای هاوار دەکرد کە کەس نییە جێلێ ڕابگری بەنمونە دەڵێم لە بەرچاوی ئێمە ئیتر سەریان دەبڕی و فەلافچقەی خوێن دەهات و ئێمەش لەزەتمان لێ دەکرد لە مناڵیەوە فێرک ئازاردانی کەر سەگ پشیلە لێدانی چێشکە ببرێم ئەوە بەدار لاستیق چێشکە هەلۆ زەوق بۆقمان دەکرد هەلۆ زەوق ئەو دنیاە دەکرێت ئاڵوگۆڕی کەمەک بەسەردا بکرێ یان بەلای کەم بەلای کەم هاوڕێیان ئێمە دەتوانین لەبەر چاوی مناڵوان نەکەین ئەخە مناڵ لە مناڵیەوە چی پەروەردە بکرێ هەر ئەوەی دێتە سەر ببوورن تا دەڕۆن ئەوەی پەروەردە دەکرێتن ئێمە دەکرێت مناڵەکان فێرە کەلتوریشی جوانی مرۆڤ دۆستانە و وجدان دۆستانە بکەین کە ئاژەڵەکان هاوڕێینە ئاژەڵ دەکرێت کاتێکی خۆشی لەگەڵ ببێ سەر لە بڕی ئەوەی ئازار و ئەشکەنجە بدرێ ئاژەڵیش لەو جیهانە گەورە و گرانەی هەیە بەشەکە مافی هەیە لەو ژیانەی مافی هەیە لە گۆی زەمی ئەو گۆی زەمی هەر لە بۆ ئینسان نییە کە ئینسان وەکو هیتلەرێکە وەکو نازی فاشێک دەکەن لە بەرامبەر هەموو ئاژەڵەکان دیارە ئەوە من نامێ بچمە سەر ئەوەی وە شەرعەتیشی نێوە وە چارەسەریش ئەوڕۆ ئانی هیچ لە گۆڕەدانیە ئینسان ئاژەڵ نەخوات بەڵام ئەمن بۆ خۆم لە جەژنی 2015 قوربانەوە بڕوا بکەن خواردنم گۆشتم تەرک کردیان زار ماسی ئەگەر بخۆم ساڵی چەند جارێک ئەگەر وەکو ڕێزگرتنە وەکۆی بەخۆم دەمێ بەشدار بم لەو بەرەیە کە بەدەیان ملیۆن ئینسان لە ئەوروپا و لە کوردستانیش سەریاڵدایە ڤیگیتاریسکە هەیە ڤێگانیشەوە تاوانەی شیر و هێلکە و ئەوانەش ناخۆن ئیتر ئینسان دەبێت ڕێز بگری شتەشی جوانە تۆ نایکەی حەقی خۆتە بەڵام ئەمن نایکە نامێ بەشدار بم لەو بەرەیە ئازاری هیچ بوونەوەرێک بدەم بەڵام لە هەمووی گرنگتر هاوڕێ مناڵەکانمان ئێمە فەوتان ئێمە شەرعەتی کوشتن و بڕین و لێدان و کوشتنمان هەر لە مناڵی و لە فەرهەنگیەوە با هەوڵ بدەین ئەو مناڵ و نێمان پێڕادەگە فێرە ئەو ژیانی لێبوردەیی ئاژەڵ دۆستی بکەین و ئاژەڵ وەکو دڕندە و بوونەوەرێک کە لە خزمەتی سەدی ئینساندانە بێگە نەخۆ ئاژەڵیش دەخوات بەڵام ئەوان هیچ بەدیلیتکیان یانی دەبی ئاژەڵێک لەسەر ئاژەڵەشکە بژی جگە لە مەڕ و بزن و ئەوانەی نەکبەت نەبێ ماسی نەبێ ئەوانە ینی دەکرێت بەبێ ئاژەڵ خواردنی یەکتر ماسیش یەکتر دەخۆن بەس مەسەن مەڕ و بزن و گاو ئەوانە بەت جیا دەژین ئەمە خاڵێکە تکایە بە هەوڵ بدەین وەکو ئەوروپیەکان لە مناڵیەوە لە مەدرسەکانەوە لە ڕەوزەوە فێریان دەکەن ئاژەڵ نابێت ئازار بدرێ بەڵام لێرەش خۆ گۆشت دەخورێ ئەوەمانەی ئەوە نییە و لێرە بەدیل وا بڕەبڕەدادەندرێ مەسەن لە هەموو مارکێتێک لایەکی بۆ خواردنی ڤیگیتاریسکە
و ئینسان ئەوە دەبێت چەندە لێرەشوە ئەو دارستانانە بەشەشی دەسوستێنرێ بۆ زانن لە هێلانەی ئەو هەموو ئاژەڵە تێکەدرێ هەر لە پێناوی ئەو ئینسانانەیە کە زراعەت زیاتر هەبێت بەشەریەت نسبەی نفوسی زۆر بۆ بەشی خۆراک ناکەوەی ئەوانش بەرحاڵ کۆمەڵێک کێشەی گەورەی دنیاە کە ئەمەش بەشەشی لە دنیایی دەبی بەشدار بین. بۆیە لام زۆر گرنگە بە هیوام هەوڵ بدرێ کاکە ئاژەڵ لێرش بە ملیۆنان سەردەبڕتری بەڵام لە شوێنی گشتی دەبێ و مناڵەکان فێرە ئەو پەروەردەیە نابن ئەگەر نا خەر خەڵکە و ئازادە بۆ خۆی چ گۆشت دەخۆ بەڵام بزانن ینی ئەتوو مەڕ و بزن و نازام چێڵ لە خۆی خەڵکە شەیە مشک و جرج و سەگ و هەرچی ئاژەڵی پیس کە هەیە دەخوات لای ئێمە پیسە لایوان ئەو شەڕێتی هەیە لای ئێمە مریشی کوردەواری هەموو شتەشی دەخوات بۆ ببورن مارمیلۆق وەنیاسی سرکەی دەخوات و ئەمەش سامەگەی لێ دەکەن لایوانیش بە هەر هەڵ وایە شەرعیەت هەر نەتەوە و شەرعیەت و فەرهەنگی ئاینی خۆی هەیە دەیکات خاڵش کە شاوڕێم بەسەرئی بڵێم تکایە یعنی ئەو ئاوە ئەوە نییە ئاو کارە بەکە زیادە سەرف دەکرێت ئی حکومەتە و زەربە لە حکومەدەن کورە هاوڕێیان 20 ساڵی تر ئەزمەی ئەو لە هەموو دنیاوە بۆ ئێستا دەستی پێ کردیە بەشەشی ئەفریقیا ئاوی نییە ئاوی خاوێنی نییە و ئێستا وە بڕە دەپەرتەوە کە ئاو لە بۆ ئاژەڵان لە کوردستان نما وا لە بۆ ئینسانەکان نما دێتە دوێ بۆیە دەست بە ئاو بگرنەوە چیە 20 دقە و ئاوەی دەکاتەوە چیە بەرداقێک ئاوی دەخوایان پێش دەرکەی دەڕێژێ ئەخر ئەوە بیر لە حکومەت ئەو حکومەتە نییە ئەوە لە هەموو دنیا خەڵک هەوڵ دەدا کەمترین ئاو سەرفکە بۆی نەوەکانی داهاتوو مناڵەکانی خۆمان ئیسفادە بکەن ڕێز لە ژینگە دۆستی دەگیرێت لە بەوە نییە تو ناو ئەو پیس دەکەی حکومەتی خاوێن دەکات و نا ئەتۆ ژینگەیە پیس دەکەی ئەو هەموو دنیاە گۆڕایە دەبینی ئاو کارەبا ببورن ینی زلزال و بورکان و نەبوونی ئاو هەموو دەرەنجامی بڕۆم بخوێنەوە دەرەنجامی ئەو ڕێزنەگرتن لە ژینگە و پیسبوونی ژینگەیە خاڵش کە شاڕێنم بڵێم هەر لەسەر هەندێک هات کە ئیشی ئێمە بەڕاستێکە پارتیویشێتی ڕێیان بدا بە بوارم ئەمە ئیشمان بوو بێن قسە لەسەر ئەو دیاردە نابکەین کە قێزەوانە لە ناو کۆمەلگەکە هەوڵ دەن کۆمەلگای کوردیش بەرەو ئەو بەرەیە زیاتر بڕوە کە بەرەو کۆمەلگایەکی جوانی مرۆڤ دۆستی مەدەنی بڕوە بەڵام دزی و گەندەڵی و تاوان و تیرۆر و هەژارکردن و ستەم لە کوردستان ڕێت نادا هاوڕیان مرۆڤ لێرە زۆربیان دیارە دەستا خواردنێک ئەگە بوو فێش بێ ئەوەندە تێدەکە کە دەخوا ئەویت کە فڕێ نادا لای ئێمە نیوانی فرێدرێ کاکە ویژدانتان هەبێ بەجددیمە ینی دایک خوش خۆمان یەک پێوەماندی دەبی دوو ئەو خۆراکە دیسان خەڵکێک پێوەمان دەبێتە دەیچین سێلۆ فڕێ بدرێ کە بەشەشی گرنگ لە بەشەریەت ئێستاکە لە دەیان وڵات لە برسێتیەوە دەناڵێنێ فرێژ دەدەن کاکار عەلەقەمدەنا و سەگ و پشیلە و کەرانەی چادەوروبەرتان یعنی ئەوە چ پەروەردەیەکە ڕێزگرتن لە هەموو بوونەوەرێ و خواردنێک و بەو ئاستا بڕوا بکەنە سەر لە لێرە ینی بشپرسن خەڵک شەرمە کە دەچێت خواردن دێنێ دوایە بەخۆی دەبی بچێ لە شوێنێکدادنێ نەک بڵێ وڵایەوە کە ناسی خۆی هەیە و خادمی خۆی و ئەوەی خۆی هەیە بەرحاڵ هاوڕێیان دووبارە جەژنتان پیرۆز بە هیوان جەژن خۆش بەس ئێمە هەوڵ دەبێ هەوڵ دەین لەو جەژنانە شتی جوان فرێ دەنی ناو کۆمەلگا بەلای کە مناڵەکانمان فێرە ئەوە بکەین کە لە بەرچاویان تونند و تیژی بە هەموو جۆرێک نەکری هاوڕێیان ئەوانەی ئاژەڵ دۆست بن ئەوانەی ڕێز بگرن دژی تونند و تیژی بن ئەوانە مرۆڤ گەلێکی جوانیان لێ دەرەچێت و ئەوەی ئاژەڵ نەکوژێ بڕوا بکەن فێرە ئەوەش دەبێتن ئینسانیش نەکوژێ ئینسانیش ئازاد نەدا دووبارە و سێبارە جەژنتان پیرۆز